بە هیوای کاتەچی بە سوود لە گەڵوانەی بیرکاری پۆلی چوارەمی بنەڕەتی لاپەڕا 148 لاپەڕا 148 بابەتە چینوێ بابەتی بازنە. بازنەش شێوەیەکە لە شێوەکان. بازنە بریتیە لە هێڵێکی چەماوەی داخراو. ئەگەر تەماشا ئێرەکەین بازنە ئەوەیە، ئەو هێڵەیە کە چەمایتەوە پاشان هەرچەندە من ناتوانم باش دروستی کەم دادەخرێ، کراوە نییە، واتە هێڵی کراوە ئاوا کرایتەوە بۆ وێنە، بەڵام ئەوە داخرایە. پێک هاتووە لە کۆمەڵە خاڵێک کە هەمان دووریان هەیە لە خاڵێکی نەگۆڕ پێی دەوترێت چەک. ئەو خاڵەی ناوەندێ ئێرە ناوەندی بازنەکەی پێی دەوترێت چەک، وەکو ئەوەی بێ سێنتەربی لە ناوەندێبی و لەسەر ئێرانەش ئەو هێڵە پێک هاتووە لە کۆمەڵێک بە ملیۆنان خاڵ کە هەمویان ئەو خاڵانەکە من هەمویان دروست ناکەم، هەمان دووریان هەیە لە چەق، دووریەکەیان هەمان دووریە، هەر خاڵەکی وەربگرم لێرە هەمان دووری هەیە هەتا چەقی بازنەکە یان سێنتەری بازنەکە. پرگاڵیش ئەو ئامێرەیە بەکاردێت بۆ وێنەکێشانی بازنە. پرگاڵ لێرە گەر تەماشێکم ئەوە بازنەیە، ئەو بازنەشینە، ئەو سەوزەش هەر بازنەیە، ئەوەی دەورەکەشی دەورەی ئەو بازنەی پێی دەوترێت چێوە، واتە ئەوەش چێوەکە شینە، لێرەش چێوەکە هەتا دیارتربی ئاوها دروستم کردێ لە دەورەی ئەو بازنە سەوزەی. ئەوەش پێی دەوترێ پرگاڵ کە دەتوانین بازنەی پێ بچێشی دروستی کەین، چونکە بەدەستی زۆر ئاسان نییە دروستکردنی بازنە. دەتوانین هێڵ دروستکەین، چارگۆشە، لاکێشە، بەس بازنە بەدەست زۆر ئاسان نییە، بەڕاستەش هەر دروست ناکرێ. بۆ ئامێرەی دروست دەکرێت کە پێی دەرێن پرگاڵ، لێرانە پێنووسەکەی دادەنێ، دوایە لای پێنووسەکەی دەسوڕێنیەوە، ئەو لایەش کە لە ناوەندەکەی لە چەقی بازنەکەی دایدەنەی، ئەو جە پاشان پێنووسەکەی دەسوڕێنیەوە هەتا بازنەکی باش بزانە چەند سانتیمتر دەوێ دروست دەکا یان چەند ملی. ئەوەش پرگاڵ، ئەوەش بازنە و چیوەی بازنە و چیوەکە ئەو سۆرە چیوەی بازنەی، واتە ئەو هێڵەی لە دەوری بازنەکەیە. لێرانە هەندێک زاراوە هەیە دەبی هەمویان بزانین. یەکەمیان بازنە، دوایە تیرە، نیوە تیرە، چێوە، چەق و پرگاڵ لەگەڵ وشەی ژێ. ئەوانە ئەو زاراوانە دەیبزانین. هەر پارچە ڕاستە هێڵێک ئێستا بازنەکمان هەیە دروستمان کرد، دوایە پارچە ڕاستە هێڵەشیش دروست دەکەین، دوو خاڵی بازنە بە یەک بگەینی پێی دەوترێ ژێ. ئەوە تۆزێک هەڵەیە دوو خاڵی سەرچێوەی بازنە بە یەک بگەینی، بۆ وێنە ئەو خاڵەکە لەسەر چێوەیە لەگەڵ ئەو خاڵەی ئەو نیوە هێڵا پێی دەڵێن ژێ. ژێ مەرجەکەی چییە؟ ئەو ژێ نابی بە چەقی بازنە تێپەڕبی، دەنا پێی ناڵێن ژێ، واتە ئێستا ئەوە ژێیە، ئەوها ژێ، ئەوها لێرە هەتا ئێرە ژێ، بەڵام لێرە بە چەقی بازنەیدا تێپەڕی پێی ناڵێن ژێ، شتەشکەی پێ دەڵێن، کەواتە ژێ پارچە هێڵەکە دوو خاڵی سەرچێوەی بازنە بە یەک دەبەستیتەوە بۆ وێنە ئەو خاڵە و ئەو خاڵە بە یەک دەبەستەوە، ئەوە ژێیە. لێرە ژێی ژێی ئا و بێ،
ژێی ئاو بێ هەر ژێیەک بە چەقدا بڕوە پێی دەوترێت تیرە، ناوەکەی دەگۆڕدرێت پێی دەوترێت تیرە. ئەوە لێرە ئەو ژێیە ژێی ج و د چونکە بە چەقەکەیدا تێدەپەڕی پێی دەوترێت تیرە، واتە تیرەی ج و د جد دوو خاڵ بەیەکۆ دەبەستیتەوە لەسەر چێوەی بازنەکە و بە چەقیشدا تێپەڕ دەبێ. ئەو جۆرە ژێیە پێی دەرێن تیرە، تیرەی بازنەکە، تیرەی بازنە. هەر پارچە ڕاستە هێڵێک چەقی بازنە بگەێنێت بە خاڵێکی سەر بازنە، سەر چێوەی بازنەکە، نیوە تیرەی پێدەڵێن. واتە ئەگەر هەمووی لێرە تیرە بوو، لێرە هەتا ئێرە تیرە بوو، نیوەکەی لێرە تا ئێرە ئەوە نیوە تیرەیە، نیوەی تیرەیە. زۆر ئاسانە بزانین چونکە نیوەیە، لێرە هەتا ئێرەش نیوەیە، نیوە تیرەکانی یەکسانن، وەکو یەکن. ئەگەر لێرە 2 سانتیم بی، لێرەش 2، لێرە 3 بی، لێرە 3، لێرە 4 بی، لێرە 4. واتە نیوە تیرە تەنیا نیوەی تیرەکەیە، لێرە هەتا ئێرە، یان لێرە تا ئێرە، یان لێرە تا ئەو خاڵە، یان لێرە هەموو ئەوانە نیوە تیرەنە، یەکسانن. یەکەچیان بزانین ئەوانی دی هەمویان دەزانین. نیوە تیرەشمازانی ڕاستە هێڵێکە. ئەگەر نیوە تیرەمان هەبوو، بۆ وێنە ئەگەر نیوە تیرە 2 سانتیم بوو، یەکسەر دەزانم تیرەکە 4 سانتیمە، چونکە 2 هەندی نیوە تیرەیە. نیوە تیرەی کو دەیخینینەوە، ئەو هاش دەینووسین نیوە تیرەی مەئن، نیوە تیرەی مەئن. لێرانە تیرای جد، ئەو ها دەینووسین و دەیخینینەوە. لێرە ژێی ئابێ، ئابە. ئەوانش مازانی تیرە و نیوە تیرە و ژێ و چەقی بازنە و چێوەی بازنە. چێوەی بازنە بریتە لە درێژی ئەو دووریەی کە دەوری بازنەکەی داوە. واتە ئەگەرە من داوەک بینم لێرەی دانێم، بە دەورەی ئەو بازنەی ئەو داوەی بسوڕێنمەوە هەتا دەگەمەوە هەمانجێ، پاشان بچم بە سانتیمەتر پێوەری بکەم، ئەوە چێوەکەم لۆ دەردەچی. چێوەی بازنەکەواتە دووریەکە کە دەوری بازنەکەی داوە. ئەو چاڵاکێش هەیە کە ڕستەکان دەزوەچی دێنی، واتە داو ڕاستە چی دێنی بۆ پێوان دەفرێکیان هەر شتێکی دیکە کە شێوەی بازنەی هەبی، شێوەیەکی ئەوهای هەبی، بە هەزاران کەرەستەی ئەوها لە ماڵی هەیە، دەتوانی بینی دەزوەچیش بینی. دەزوەکەی ئەوها لە دەوری ئەو شتەی کە هەتە کە بازنەیە بسوڕێنیەوە، پاشان بەڕاستە تەماشاکەی بزانی پێوەرەکەی چەندە، پێوانەی بکەی بزانی چەند سانتیمەترە. ئەوە چێوەی ئەو شتەی کە بەکارت تینایە، یان چێوەی ئەو شتە بازنەیەی. دەفرە لێرانە، دەفرە ئەوجە بزانە، شوشەیە بزانە هەر چیە کە بەکاری دێنی. ئەوە چێوەی بازنەکەی پێ دەبینیەوە. هەندێک دەتوانیش بەخۆشت تیرەی بازنەکە ببینی، وەک تیرەی ئەو شتەی کە هەتا، واتە ئەگەر شتەکەت ئاوا دەفرەکەت لێرەوە بە پێوانە بزانە هەتا ئێرە دەکات چەند بە چەقەکەی دابڕوە، تیرەکەش ببینەوە. ئەوجە پاشان درێژی تیرە و چێوە تۆمار بکە. پاشان کە چێوەکەت زانی و تیرەکەت زانی، ئەگەر ئەتوو چێوەکەت هینا، دابەشی تیرەکەت کرد، ئەو تیرێ بزانت چەند بووە، هەموو تیرەکەت کرد، دەبی دەربچی ژمارە 3 و تۆزەک لە 3 زیاتر، 3 و شتێک. بەڵام بە نزیکردنەوە دەتوانین بڵێین 3، واتە دەتوانین بڵێین تیرە جارانی 3 بکەین چیوەکە دەردەچی لە هەر بازنەک کە هەتبی. بە نزیکردنەوە بێگومان، چونکە تۆزەک بڕێک زیاتر لە 3، بەڵام بە نزیکردەوە دایدەنێین کە 3یە. ئەوە لێرە ئەوانە با بچم هێشتا باسی بازنەی بکەم. لێرانە
بازنەی کو دروست دەکەین ئەو هێڵە ڕەشەی کە هەیتم ئەو هێڵە ئەوە نیوە تیرەیە ئەو جەگەرە منە هێڵی بسوڕێنم بە دەوری خۆی بەڕاستی نە بچووک بیتۆ ناگەورەبی هەتا دەگەمەوە جێی جاران ئەوە چێوەی بازنەکەم دروست کرد ئەوە بازنەکەم دروست کرد چێوەکەشی دروست دەبی بەو شێوەی بازنەی دروست دەکەم واتە دەبی بزانم بازنە کو دەنووسرێ چێوە کو دەنووسرێ نیوە تیرە ئەوە نیوە تیرەیە ئەو ڕەشە واتە لە چەقەکەی هەتا دەگەینە سەر چێوەکەی تیرەش دوو هەندی نیوە تیرێ واتە ئەگەر ئەو نیوە تیرەی درێژکەمەوە تا ئێرە دوو هەندی خۆی لێ بکەم ئەوە دەکاتە تیرە واتە تیرە لەو خاڵەی هەتا ئەو خاڵەی نیوەکەش دیتمان نیوەی ئەو تیرەی بوو کەواتەوە هەمووی تیرەیە ئێستەزانیمان نیوە تیرە بازنە چێوە ئەو هێڵە سۆرە هەمووی چێوەیە نیوە تیرەش نیوەی تیرەیە بازنەش هەمووی هەر پێی دەڵێن بازنە گوتمان تیرە ئەگەر ئەمن تیرەی بینم تیرە بازنە چێوە و نیوە تیرە ئەگەر ئەمن نیوە تیرەی جارانی دوی بکەم تیرە دەردەچی ئەگەر نیوە تیرەکەم هەبوو جارانی دوم کرد نیوە تیرە دەردەچی ئەگەر تیرەم هەبوو جارانی سێم کرد چێوە دەردەچی ئەگەر تیرەم هەبوو جارانی سێم کرد با جارانەچی لێرە بنووسم ئەگەر تیرەی بازنەکەم هەبوو واتە هەر لێرە هەتا ئێرە زانیم چەند سانتیمەترە ئەگەر ئەمن لێکمدا لەگەڵ ژمارە سێ چێوەکە دەردەچی ئەگەر نیوە تیرم هەبوو لێکمدا لەگەڵ دوو واتە جارانی دوم کرد تیرە دەردەچی ئەگەر تیرەم هەبوو دابەشی دوم کرد نیوە تیرە دەردەچی ئەوانە هەمووی دەبی بزانم کامەم هەبوو دەتوانم ئەوی دیکە ببینمەوە یان بدۆزمەوە لە بازنە لێرەش ئەمن ئەو بازنە سەوزەم هەیە ئێستا ئەگەر بینم چەقی بازنەکە ئەو خاڵە سۆرەیە کە ڕەنگە ناوی لێ بنێین وەکو برەی سێنتەریان مەرکەز پاشان ئەگەر من هێڵەکی بینم لێرە بە ئەو هێڵەم نابی بە چەقی بازنەدا بڕوە ئەو هێڵە ئەگەر بە چەقی بازنەدا نەڕوا پێی دەڵێن ژێ ئەگەر هێڵەشی کەم هینا بە چەقی بازنەکەدا ڕۆیشت ئەوە بە چەقی بازنە ئەوە تۆزە گەورتە با بە چەقی بازنەکەدا بڕوە ئەو هێڵە شینە پێی دەڵێن ژێ هێڵە سۆرەکەش پێی دەڵێن تیرە ئەوها دەتوانم بازنەی دروست کەم گەڕێمەوە لای پرسیارەکان وا بزانم لێرە دەتوانم لاپەڕەکەی پاش ئەو لاپەڕێش 149 هەندێک تەماشاکەم بیر لە زانیاریەکان بکەوە دەربارەی 4 بازنەی ناو خشتەکە لێرە لەناو ئەو خشتەی 4 بازنەمان هەیە بازنەی ئە بازنەی ب بازنەی ج بازنەی د بازنەی ئە تیرەکەی 2 سانتیمەترە بازنەی ب تیرەکەی 3 سانتیمەترە بازنەی ج تیرەکەی 4 سانتیمەترە و بازنەی د تیرەکەی 5 سانتیمەترە چونکە چێوە 3 جار ئەوەندەی تیرەیە کەواتە چێوەی بازنەی یەکەم 2 جاران 3 دەکا 6 لێرانە 2 جاران 3 دەکا 6 بازنەی دووەم 3 جاران 3 9 بازنەی سێیەم 4 جاران 3 12 بازنەی چاران 5 جاران 3 15 کەواتە بە نزیکەی و بە خەمڵاندن دەتوانین یەکسەر چێوەکەش بزانین تیرەکەی دێنم جارانی 3 دەکەم لۆ هەر بازنەیەک کە بمەوێ
چێوەی بەرامبەر نزیکەی 3 ئەوەندەی تیرەیە، 3 جار وەکو تیرە گەورەیە چێوە. ئەگەر بتوانیت تیرە پێوانە بکەی ئەوا دەتوانیت چێوە بخەمڵێنی. ئەگەر درێژی تیرە بۆ وێنە 8 سانتیم بوو، 8 جاران 3 دەکەم چێوەکە دەکاتە 24. ئەگەر درێژی تیرەکە بۆ وێنە 9 سانتیم بوو، ئەم چ دەکەم 9 جارانی 3 دەکەم، دەزانم چێوەکە یەکسانە بە 27. ئەگەر تیرەی بازنەیەک 10 سانتیم بوو، جارانی 3 دەکەم چێوەکەی دەکاتە 30. ئێستا با بینە لای ڕاهێنان و شیکاری پرسیاری یەکەم. چۆن تیرەی بازنەیەک دەدۆزیەوە ئەگەر درێژی زۆر دەبی ئاگام لێبی لێرە نیوە تیرەم هەیە، تیرەم نییە، نیوە تیرەکە 3 سانتیمە، نیوە تیرەکە 3 سانتیمە، واتە ئەمن ئەگەر بێمە ئێرە نیوە تیرەکەی تەنیا دەزانم 3 سانتیمە، واتە ئەو هێڵە پەمبەیە ئەوە 3 سانتیمە. ئەگەر ئەوە نیوەیە، نیوەکەی دیش تەواوکەم لەسەر ئەو هێڵەی، ئەو هەتەواویکەم هەتا دێتە سەر ئێرانە، ئەوە بووە 3 لەوێ بووە 6 سانتیم، تیرەکە دەبی بکاتە 6 سانتیمەتر. ئێستا چێوەکەی کو دەبینمەوە، ئەمن دەزانم تیرەکەم هینا چم لێ کرد، تیرەکە دەبی جارانی چ بکەم، جارانی 3 بکەم هەتا چێوەکەم بەدەست بێ، کاتە تیرەی جارانی 3 دەکەم. تیرە چەندە؟ نیوە تیرەکە 3 بوو، 3یەکەی دەبی ئەمن بینم، 3 بینم، جارانی 2 بکەم یەکسانە بە 6، ئەوجە 6ەکەی بینم، جارانی 3 بکەم یەکسانە بە 18، کەواتە چێوەکە دەکاتە 18 سانتیمەتر. بەو جۆرەی هەرچم هەبوو دەتوانم ئەمن بە ئەژمێرکردن بە یاسایەکان چاچیان بکەم. بگەڕێمەوە، گوتمان نیوە تیرەی 3ە، کەواتە ئەمە 3یەکەی دەینم، جارانی 2 دەکەم هەتا تیرەم لۆ دەربچی، ئەوە 6 تیرەکە دەرچوو، پاشان 6ەکەی دەینم، جارانی 3 دەکەم، بە خەمڵاندن چێوەکە دەکاتە 18 سانتیمەتر. ئەوە توانیم چێوەکەی دەربینم بە خەمڵاندن. ئێمە لای پرسیاری ژمارە 2. بازنە بکێشە چەقەکەی بێ، نیوە تیرەکەی 2 سانتیم بێ و ئەمانەی دێن لەسەر بازنەکە دیار بکە. با بچم بازنەکی بچێشم جارێ، هەر ئەو بازنەی کە بە خۆمان هەمانە دایدەنێم کە نیوە تیرەکەی 2 سانتیمە، هەرچەندە ئەمن پێوانەکەم ئەنجام نەدایە، ناتوانم لێرە بەداخەوە، بەڵام وای دادەنێم نیوە تیرەکەی کە هەمان بوو پێشتر، نیوە تیرەکەی ئەو نیوە تیرە 2 سانتیمە، چەقەکەشی خاڵی نیوە تیرەکەشی 2 سانتیمە. ئەوجە چ لەسەر دروست دەکەم؟ نیوە تیرەی و کئی لەسەر دروست دەکەم، کەواتە ئەو نیوە تیرەی ناو دەنێم ئەوەتە لێرەش ئەو خاڵەی دادەنێم، واتە ئەوە نیوە تیرەیە، نیوە تیرەی دەخینمەوە لە چەقەکە هەتا خاڵەکی سەر چێوە. ئەوە نیوە تیرەم دروست کرد. بێگومان نیوە تیرە دەتوانی تەنیا لێرە نەبی، دەتوانی لە جێیەکی تکەش بی، دەتوانی بۆ وێنە لێرەش بی. ئاها ببوور دەتوانین ئەو خاڵەی نەمانتوانی بەداخەوە نەمتوانی، بەڵام دەبا بمتوانی بە بیبەمە هەر چلایەکی دیکە کە بمەوێ. وابزانم لێرە دەتوانم ئەگەر بگەڕێمەوە ئەوە تیرەکەی لابم، ئەو نیوە تیرەی بچووکەمەوە
ئەوجە دەتوانم کوو بمەوێ بیسوڕێنم هەمووی هەر نیوە تیرەیە خاڵەکەش دیسان بینمە ئێرە ئەوە نیوە تیرە هەر کوو بیسوڕێنم ئەوە هەر نیوە تیرەیە ئەوها بیسوڕێنم لەسەر ئەو هێڵەی لانەدەم هێڵە سۆرەکەی هەر نیوە تیرەیە ئەوە هەر نیوە تیرەیە بگەڕێمەوە لای پرسیارەکان ئەوە نیوە تیرەکەمان دروست کرد ژێی ج و د دروست بکە ژێی ج د لێرە ئەمن توانم ئەوە ژێی ج و د ئەوەتە ج ئەوەش د ئەوە ژێیەکەم دروست کرد ئەو هێڵەیە کە بە چەقدا ناڕوە بەڵام دوو خاڵی سەر چێوە بە یەک دەبەستیتەوە ئەوە ژێیەکەشم دروست کرد دێینە لای تیرەکەی تیرە چیش دروست بکە ب تیرە چیش دروست بکە ئەگەر تیرەکەی ئەوها دروست بکەین ناوی لێنین ب ئەوە ئەوەش ب تیرە هەمیشە بە چەقی بازنەکەدا دەڕوە هێڵەکە بە چەقەکەیدا دەڕوە نابی لێرە بی ئەوە تیرە نییە نیوە تیرەش نێبی دەبی بۆ خاڵە سۆرەی ناوەندێدا بڕوە ئەوجە دوو پیتی هەیە پیتی ئەو بە لێرانە ئەوە دروستمان کرد تەواو بووین پاشان وێنەی بەرامبەر بەکاربینە بۆ شیکاری ڕاهێنانی 5 هەتا 8 پرسیاری 5 ناوی ئەو بەشانەی خوارەوە بنووسە ن ه ئەوە هێڵە کامە ن ئەوەتە ن کامە ه ئەوەتە هە کە دەبینم ئەو هێڵە بە چەقی بازنەکەدا دەڕوە دەنا ئەوە تیرەیە کە بە چەقەکەیدا دەڕوە و لەو سەری بۆ ئەو سەری چیوەکە ئەوە پێی دەڵێن تیرەی ن ه ئەو جارەی هێڵی ج د هێڵی ج وە د ئەوەش چونکە بە چەقەکەیدا ناڕوە بەڵام ئەو سەر و ئەو سەری دوو خاڵی سەر چێوە بە یەک دەبەستیتەوە ئەوە پێی دەڵێن ژێ ژێ ئەوە ژێیە ئەوەش تیر ئەوی یەکەمیش تیرە بوو م و ب دەچمە لای م ئەوجە دەچمە لای ب ئەوەش چونکە لە چەقەکەیەوە لۆ سەر چێوەکەی دەچی ئەوە پێی دەڵێن نیوە تیرە نیوە تیرە ئەوجە م وە ن م وە ن م وە ن ئەوەش هەروە چونکە لە چەقەکەی دەستە سەر چێوەکەی ئەوەش هەر نیوە تیرەیە واتە نیوە تیرە وەکو یەکن یەک پێوەریان هەیە یەک دووریان هەیە هەموو ئەو هێڵانەی لە چەق دەچنە سەر چێوە پێیان دەڵێن نیوە تیرە هەمویان بە ملیۆنان دەتوانم دروستکەم هەمویان یەکسانن ئەوە تەواو بووین دێمە لای پرسیاری 6 چەقی بازنەکە بریتیە لە خاڵی م ئەو خاڵە لە ناوەندێ خاڵی م ئەوەش تەواو بووین ناوی سێ خاڵی سەر بازنەکە بڵێ سێ خاڵ لە سەر بازنەکەی ئەوە خاڵێک ئەوە دوو خاڵ ئەوە سێ خاڵ ئەوە 4 خاڵ ئەوە 5 خاڵ خاڵ تەنیا بە یەک پیت ناوی دەنێم خاڵی ه خاڵی م خاڵی ن خاڵی ج خاڵی د هەمویان لەسەر بازنەکەنە ئەگەر پرسیاری 8 ئەگەر درێژی م تا ه ئەو هێڵە یەکسان بی بە 2 سانتیمەتر کەواتە درێژی م و ن چەندە ئەم با بچم لای م ه دەچمە لای م ئەوە م ئەوەش ه ئەوە ئەگەر لێرە لەو خاڵەی هەتا ئەو خاڵەی ئەگەر 2 سانتیمەتر بوو ئایا درێژی م و ن چەندە ئایا ئەدی لێرە هەتا ئێرە چەندە م لەگەڵ ن بێگومان ئەویش هەر 2 سانتیمە
چونکە ئەوانە هەردووچیان نیوە تیرەنە، ئەوە 2 سانتیم، ئەوەش 2 سانتیم، ئەوەی ڕاستی بی ئەوەش هەر 2 سانتیم، ئەوەش هەر 2 سانتیم، ئەوەش هەر 2 سانتیم، ئەوەش هەر 2 سانتیم، لێرەش هەر 2 سانتیم، ئەوانە هەموویان 2 سانتیم. یەک کەچیان 2 سانتیم بوو لە چەقەکەی هەتا سەرچێوەکەی، ئەوانەی دی هەمویان 2 سانتیم. ئەدی درێژی م هەتا م و ب هێڵی م ب چییە؟ ئەویش هەر 2 سانتیمە، گوتمان ئەویش هەر 2 سانتیم. ئەدی ن و ه ئەو چەندە؟ ن هەتا ه ئەگەر لێرە هەتا ئێرە ئەگەر لێرە هەتا ئێرە 2 بوو، چونکە ئەوەش هەندی ویە یەکسانە، ئەوەش 2 واتە هەمووی 4 2 کۆی دەکەمەوە لەگەڵ 2 کەواتە درێژی لە مابەینی ن و ه 4 سانتیمە. 2 هەندی تیرە، 2 هەندی نیوە تیرێ. ئەوە تەواو بوو. چێوە بخەمڵێنە، لێرانە ئەوە تیرەکەیە کە 10 سانتیمە. چێوە هەمیشە چێوە دەکاتە چ؟ دەکاتە تیرەکەی کە هەیتم دەیە جارانی 3 دەکەم. بە خەمڵاندن چێوەکە یەکسانە بە 30 سانتیم، ئەوە خەمڵاندن 30 سانتیم. لێرە چێوەکە تیرەکە 12 سانتیمە، کەواتە چێوەکە 12 جاران 3 12 جاران 3 دەکات چەند؟ دەکاتە 36 سانتیمەتر. چێوەکەی 36 سانتیمەتر. لێرە تیرەکەم نییە، بەڵام نیوەیم هەیە، نیوەم هەبی نیوەکەیش بە خۆم تەواو دەکەم. 9 لێرە ئەوە دەکاتە 9 و 9 دەکا 18، 9 کۆ دەکەمەوە لەگەڵ 9 هەتا تیرەکەی دەربینم، یان جارانی 2 دەکەم هەمان شتە. ئێستا تیرەکەم 18 سانتیمە، ئەوجا 18کەی دەینم جارانی 3 دەکەم، 3 جاران 8 24، 3 جاران 1 3 و 2 54 سانتیم چێوەکەی دەبینەوە. کەواتە هیچ کێشە نییە ئەگەر تیرەکەم نەبوو بەخۆم تیرەکەی دەدۆزمەوە، ئەوجا چێوەکەی دەردەنیم. چێوەکە هەمیشەواتە لێرە هەتا بگەڕێنەوە هەمان خاڵ. پرسیاری ژمارە 12 هەڵا لەکوێدایە؟ نەشمیل تیرەی بازنەیەکی پێوە درێژیەکەی 18 سانتیمەتر بواتە کە نەشمیل تیرەی بازنەکەی پێوە لێرە هەتا ئێرە 12 نەبوو 18 بوو کە بازنەیەکی تکە بوو بێگومان. نەشمیلیش چێوەی بازنەکەی خەمڵاند بە 6. هەڵەی نەشمیل لەکوێیە؟ نەشمیل تیرەکەی هینایە دابەشی 3 کردیە، نەک جارانی 3 کردیە، لەبەر هەندێ هەڵەی کردیە. دەبی ئەمن تیرەی هەمیشە تیرەکەی بینم کە تەئە جارانی 3 بکەم هەتا چیوە دەربێ. نەشمیل چووە تیرەکەی هینایە دابەشی 3 کردیە بوویتە 6 هەڵەیە، نابی دابەشکەین دەبی جارانکەین. پرسیاری 13 گۆران 10 جار بە دەوری گۆڕەپانێکی بازنەیی کە نیوە تیرەکەی 26 مەتر بوو ڕای کرد. گۆران گۆڕەپانەکە بوو لەولای ئەوها، تیرەکەی لە چەقەکەی هەتا ئێرە 26 مەتر بوو، ئەویش 10 جار ڕای کرد، جارێک 2 جار 3 جار 10 جار ڕای کرد، دەگەیشتەوە هەمان خاڵ. ئەو دووریەی گۆڕان بڕێویەتی بە نزیکەی چەندە؟ ئەو پرسیارە تۆزێک ئاسان نییە یەکسەر، دەبووە پرسیاری ئاسانتر هەبە، جارێت چیوەی ببینینەوە بە شێوەیەکی ئاسان، ئەو جەدوایە ئەو پرسیارە ئاڵۆزە، بەڵام با لێرە چایکەین. ئەگەر برێن گۆڕەپانەکە ئەوهایە شێوەکەی بازنەیە، شێوەکەی نیوە تیرەکەی واتە لە چەقەکەی لێرە لەو خاڵی هەتا دێمە ئێرە 26 مەترە، لێرەش هەر 26 لێرەش هەر 26 مەتر. چونکە
ڕاکردن بە دەوری واتە چێوە یەک جار ڕابکەی چێوەکەی دەبینەوە. یەکەم جەبابزانی چێوەی ئەو گۆڕەپانە چەندە، تیرەکەی دەینین چی لێ دەکەین، تیرەکەی دەینم جارانی سەی دەکەم. بەڵام ئەمن تیرەم نییە، با یەکەم جار بچم تیرەکەی ببینمەوە، نیوە تیرەکەی دەینم 26 کۆ دەکەمەوە لەگەڵ 26 هەتا تیرەکە دەرچی 26 و 26 6 و 6 12 2 2 4 1 5 تیرەکە واتە لەو سەری هەتا ئەو سەری بازنەکە 56 52 مەترە 52 مەترە. ئێستا زانیم تیرەکە چەندە 52 مەترە، ئەوجە دەینم 52 جارانی سێی دەکەم 52 جارانی دەکەم لەگەڵ سێ هەتا چێوەکەی ببینەوە. 3 جاران 2 6 3 جاران 5 15 156 مەتر چێوەی ئەو گۆڕەپانەیە کە چێبوو بە دەورەی ڕای کرد. گۆران بە دەورەی ڕای کرد. وەمزانی نەشمیل بۆ ڕای کرد، بەڵام دیارە گۆران بۆ ڕای کرد. نەشمیل تەنیا هەڵەی کردیە. گۆران ڕای کرد بە دەوری گۆڕەپانەکە. 156 مەتر ئەوە چێوەی گۆڕەپانەکە، بەڵام گۆران 10 جار ڕای کردی، یەک جار ڕای نەکردیە. هەر یەک جار ڕابکە 156 هەر یەک جار ڕابکە 156 کەواتە ئەمن دەبی 156 جارانی دەی بکەم هەتا بزانم چەند دووریەکە چەندە کە ڕای کردیە کە غاری دایە. 156ەکەی وەچی خۆی دەنووسمەوە، سفرەکی شیلۆ زیاد دەکەم دەنووسم مەتر 1560 مەتر ڕای کردیە، واتە کیلۆمەتر و نیوێک بە زۆر نییە، 1 کیلۆمەتر و نیو. ئەوە پرسیاری سێزدە. پرسیارەکی ئاسان نەبوو، دێمە لای پێداچوونەوە و ئامادەبوون زۆر ئاسانن ئەو پرسیارانە. 4 46 دابەش 3 4 دابەش 3 1 16 دابەش 3 5 1 دەمینێتەوە 10 دابەش 3 3 دەتوانم هەر ئەوەندەی جارێ دانێ. 49 دابەش 5 49 دابەش 5 49 دابەش 5 9 جاران 5 45 4 دەمینێتەوە 40 دابەش 5 8. پرسیاری 16 ژمارە 500,000 500,000 ئەوە 500 ئەوەش 1000 500,000 و 30 ئەوەش 30 ئەوها لەسەر شێوەی ڕەنووسی بنووسە 500,000 و 30. ژمارەی 500,234 ئەوە 500,000 ئەوەش هەزارەکە 500,234 ئەوەش 200 ئەوەش 30 ئەوەش 4 500,234 لەسەر شێوەی درێژی بنووسە. درێژی باشە. یەکەم جار چارەکەی دەنووسم، کۆی دەکەمەوە لەگەڵ 30 ئەوجا کۆی دەکەمەوە لەگەڵ 200 پاشان کۆی دەکەمەوە لەگەڵ 500,000 500 وایە 1000 ئەوها بە شێوەی درێژی 500,000 لەگەڵ 200 لەگەڵ 30 لەگەڵ 4. کام پرسیاری 18 کام دەستەواژە باشترە کە هەردوو میلی کاتژمێر کە دەردەخا، واتە ئەو میلانەی کاتژمێرەکەی چ گۆشەکی پێک دەینن ئەو میلە لەگەڵ ئەو میلەی. ئایا گۆشەکی کراوە پێک دەینن، گۆشەکی یەکتر بڕین پێک دەینن، گۆشەکی تەریبی پێک دەینن یان ئەستونن لەگەڵ یەک.
نەک گۆشەش پێک دەین ئایا دوو هێڵەکان کوونە لەگەڵێک بێگومان ئەو دوو هێڵانە یەکتر دەبڕن بەڵام کراوە نینە تەریبیش نینە چونکە یەکتر دەبڕن باشتر وایە بڵێن ستونن چونکە ستون یەکتریش دەبڕی بەڵام هەموو یەکتر بڕەک ستون نییە واتە باشترین شت وایە بڵێن ستونن یەکتر بڕ هەڵە نییە بەڵام باشترە ستون بەڵام کراوە هەڵەیە تەریبیش هەڵەیە یەکتر بر ئەوەی ڕاستیبی هەڵە نییە زۆر بەڵام ستون باشترە چونکە لێرە باشتریان دەوێ ئەوە ئێستا هاتمە کۆتایی لاپەڕا 149 هاتمە کۆتایی ئەو وانەیە هەتاوانەی داهاتوو هەر بژی